یەکەم لە سەحافەکە دەست پێ دەکەم یان کە دەڵێن لە سەحافە مەقسەد لە میدیایە چونکە تەجربەکەی من لە ڕۆژنامەی کاغەزی بۆ بەڵام هەموو میدیا بێتەوە تێبینەکانم لە کوردستان لە سەد ساڵی ڕابردووە لە ڕاستیە زۆربەی میدیاکە زۆربەی میدیا و زۆربەی حیزبایەتەکان بەم شێوە هاتوون کە تێکەڵێکن واتە یان حزب بە دوایی پێویستی بە میدیا هەبووە یاخود پرۆژەیەکی میدیایی دوای سەری کێشەوە بۆ تا حزبێکی سیاسی و کە دەڵێن لە حزبێکی سیاسی التباسێکی بێ چارەسەری بکەین واتە بەسمان لە قەوانەیەکی سیاسیە چونکە زۆر خەڵکێ مجادلەوە کاڵێمە حزبی سیاسی نین مەسەلەن تەیارێکی سیاسی یاخود ئێمە لیستێکی انتخابین کە دوای هەلومەرج ناچارمانەکە ببین بە حەزب هەر شتێک بێ ئێمە بەڵێن قەوارە یان چوارچێوێکی سیاسی کە بڵێن مەجموعەیەکە کۆ دەبنەوە ئەکاتە حەزب جا لێرە لە تەجربەی کوردستانە ڕاستیە لە ئەگەر 120 ساڵە کە تەمەنی ڕۆژنامەگەری کوردیە چووکە لە 1990 کە یەکەم ڕۆژنامەی کوردی دامەزراوە تاوەکو ئێستا کە ئێمە 2021 ئەم تاریخە دوورودێژە لە ڕۆژنامەگەری و لە میدیای کوردیش یان ڕادیۆ پەیاگۆڕایی تەلەڤیزیۆن پەیاگۆڕایی ئێستا میدیای نوێ پەیاگۆڕا لە هەموویە ئەم شتە یەکجیا ناکێتەوە نازانم بۆچی ئێمە ئەمڕۆ بە هەموو خیبرەی کە 110 ساڵە لە خۆتی خۆڕایەمانەوە یەکی جیا بکەینەوە ڕاستیەکەی یەکەم ڕۆژنامەی کوردی کە ئەکاتە یەکەم میدیای کوردی چونکە تەلەڤیزیۆن لەوە ڕۆژنامە هەبووە و تاوەکو ئێستا کە ڕەنگە نیو ساعت پێش سەپەی جێکرابێتەوە سایتێک کرابێتەوە یاخود میدیایەکی نوێ دامەزابێت لە کوردستان ئەم چیرۆکە تێکەڵ میدیایە سەرکێشێ بۆ پرۆژەیەکی حزبی حزبێکە پێویست بە میدیایە و یەکەم ڕۆژنامەی کوردی کە ڕۆژنامەی کوردستان و کەم بنەماڵی بەترخان دەریان کردووە ئێستا زیاد لە لێکۆینەوەیکەیە کە ئەڵێن ڕۆژنامەیەش ڕۆژنامەی دقی کوردستانی حزبی ئیتحاد و تەرەقی بووە کە یەکەم حزبی مۆدێرنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چونکە ئەو ئیتحاد و تەرەقیە لە سایەی دەوڵەتی عوسمانی دروست بۆ کە هەموو وڵاتانی عەرەبی و بەشی زۆری وڵاتانی سوودی ئیسلامی لەژێر سایەی ئەو وڵاتەیە ژیان کەواتە ڕۆژنامەی کوردستان کە ئێمە وامان زانیوە ڕۆژنامەی بنەماڵەیەک یان فەردێکە لە بنەماڵەیەک کە پارەی هەیە ڕۆژنامە دەرەکە یعنی لە ڕاستیە دەرەکەوێت کە ئەمە بەشێکە لە پرۆژەیەکی حزبی و بۆ قیاسەی کە ئەو کاتە پێ ناسراوەتەوە و حتا ئیتحاد و تەرەقی کە سێ لە کەسە دیارەکانی لە پێش ئاکادانی مەزاندۆ کورد بوونە جێدەی تریشیان نەبووە کە جێدەی وەکو بۆنە جێدەی ئیجتیهاد جێدەی تر بەڵام ئەوەی کە بە کوردی دەچێت ڕۆژنامەی کوردستانە کە ئەم تاریخە بەڕای من یعنی ئەمە هاتووە حزبایەتی لە میدیا جیا نابێتەوە میدیا لە حزبایەتی جیا نابێتەوە ئەو کاتەی کەمانەی کە تێیدا وەکو دوشتی جیاواز دەرکەوتون بەداخەوەتوانم بڵێم ئەو کاتانن کە ئەم یان میدیاکە لەگەڵ حزبەکانە شەڕیەوە یان حزبەکان لەگەڵ میدیاکانە شەڕیەوە و ئەمە ڕاستیەکە بێ هەمومان پاش ئەو دەساڵە تەجروبە بیزانین دەرەجەی دوورکەوتنەوەی حزبێک لە میدیاکەی یان میدیایەک لە حزبی دڵخوازی خۆی لە ڕاستیە پەیوەندی بە شێوەی ئیشکردن و هەیکەلی ئیشکردنەکەوەیە نەک علاقەی بە مەبدەئەکەوە نیە مەبەست لێرە ئەوەیە مەسەڵەن بۆ من دەرەجەی پابەندێتی ڕاگەیاندنەکانی پارتی دیموکراتی کوردستان کە وایە کات مەسەڵەن بۆ نمونە سەرمەکتەبی ڕاگەیاندنی پارتی بن و دەرەجەی بڵێن دوورکەوتنەوەی مەسەڵەن بۆ منە میدیایەکێتی کە مەسەڵەن بۆ منە کوردستانی من دەرەجەی قورتترە لە بۆ منە لە ڕۆژنامەی خەبات ئێمە ئیدعاکەمە کەوان نەبێت ئەمە عێراقی بۆ دەرەجەی شکل و هەیکەلی پارتی خۆی پارتی حزبێکی شێوە مەرکەزیە ڕەنگە مەسەڵەن یەکێتریش مامسا شێوەی تر بێت کە عێراقی بە تاریخەوەی بێت کە حزبێکی بەرەیەکی ئیشکردن بۆ دوای بێتە حزبێکی سیاسی و دەرەجەی سربەخۆیی بۆ نمونە کۆمپانیای وشە لە پرۆژەی گۆڕان بزنەوەی گۆڕان پەیوەندی بۆ دەرەجەی ئەو تەجربەیەوەیە کە بزنەوەی گۆڕان ئیقتیسادی کرد کە پێی وایە باشتر وایە ڕۆژنامەکانی ڕاستەوخۆ بەناوی
ننسي خاوة امتيازي مثلا عمر سعيدي يعني خاوة امتيازي نوشا مصطفى أحمد به ياخذ بالون مثلا كسر لأنداماني دستي دامزني كومباني شوي وأنا على أزيدكم من البيت الشعر يعني بين الأمرش درجة حرية بونمنا NRT ودرجة دوكوتني مثلا لبونو لبروجي نوينيو هيوندي بوه كرنج الشوي هيكل يشكلني من نوينيو الجواز بين مثلا هيكل يشكلني حزب يشوف يجيب شوي كأيام بارتيان قران يعني زحمة كشان يعني تجربة درجة يعني حرية زيادة الأداب رجع تشبيه حزب يشكل أشكال أما قرأنا يعني أكوان المناقشة مش بكين بلا أمواقع أكوانش تشخيص كتير لهم حالتها نتومت يعني نتومتها نا بلين نا استعيشة وعتاوي كبلين مثلا بومنا درجة حرية نوعية ولا مثلا بومنا بال NRT كأنه يعني شكلكي ومعناه يعني أنا دمانير بزور بلين ولا NRT وأندام مكاني ومذيع وكساني كيش تاكل هم يعني نوعية وكواتا لا ما بس من الأول يوم بس تشخيص كدني حالتك نمتها النسمة واقعك كمان حسيت كدك يعني واقعك بشايفهم عن يبين دي مثلا دي وكي كلمتين لحزباتي لراسية بوي باش يعني باش لبيوسي حزباتي لكم الكودارية تيربي لهمو أمولاتاني كردستان بشر كليا من جودة بونسيني أدري وصلتي أدري أن مواطني كردستان لا يخوان بالدعوة بالأمانة بس كل واقع قوانين يعني مواطني كردستان يعني دابش كتوم أو هم مؤسساتنا مواطنة هيانا مؤسسات بديزاين إخوان بالإسكراو حتى برلمان العراق يستعكر برهان دستور العراق وبرهان دستور كهمان بكرد الشعوب سنة بردائما تأكدوا ديزايني دولة دالتي لمواطنة مؤسسي برلمان مؤسسي شارعوانەکان مؤسسي دولة هموي حتى يسا ديزاينك بجولي بيداويسەکان نەتەوەی سەردەست دامەزراوە کاتێک لە تورکیا مەسەلەن زمانی ڕئیسی بۆ لە پەرلەمان لە قسەکردنە زمانی تورکیا لە پەرلەمان ئێران زمانی فارسیە بۆ لە پەرلەمانی عێراق ئەتوانێت کوردی بێ بەڵام بۆ وەکو دیفاکتۆرێک خەڵک بە عەرەبی قساکە ئەوە بەڵگەیەوەیە کە دیزاینی سیاسەتکردنەکە بەم شێوەیە کەنا ئەگەر خوا نووسیوێتی زمانی عەرەبی زمانی قورئانە خۆ نەینووسێت زمانی تورکیش زمانی کاوشێوەیەوەیە یعنی وەکو هەموو جارە متەدەینەکانی کوردستانی تورکیا دەڵێن ئەگەر کاکە خوا وتوێتی ڕووکەن لە کەعبە نەویتۆ ڕووکەن لە ئەستەنبول بەڵام خەوایە خەڵک بوو لە ئەستەنبول بۆ ئیسلامیش کوردی تورکیا بوو لە ئەستەنبول جانا بلام يعني ما بس ليش شيء بس هو كان ديزاين السياسة لما واتنا بمشي وياه تقبواري كديزاين يعني دزاين موديل بيه بدزنا توقي خويتي بدزنا توقي كردوية حزباتية حتى أجر أو حزباني كلكردستان هاد بارشة لبارشكاني كردستان سيري كي حتى أجر مثلا ديزاين حزبك ديزاين شيء أوروبي بيه يعني ديزاين بلشفي بيه يعني ديزاين إسلامي بيه مثلا لبروجي إخوان أو مثلا يعني هاد ديزاين كان بيه ما دام دامزين كاني كردن بركاني كردن وأواني شيء تاكل كردن كواتا أما تاكل مجالك تاكل تزجاجك ديزاين شيء كردي هنا وإذا ما كسر بون سلسلة حزب شيء كردي أكين سلسلة حزبياتك إلا كردستان كان هو كلمة الحزبياتي واتنا جيتن يا بري حزب أما حزب أما روته وأما جبهة وأما فكر وشفة حزب ما بس بيجي شو هالشيء قوانين سياسية كمربوط نية بتجاب انتخابات أو برضو بروجي سياسي دو مبدأ أم بروجي لكردستان تاقترفته بو إنساني كردي كبتوانيا دزگاه در مزینه بمیش مو پیدایشتگانی کمالیت و دوایی خوی بود. یعنی نمونه چی بزرگ تر پیدارم برازم. مثلا اگر تو حزبك نسکی حزبك عراقی بید. تو ناشاری بجوری دابشگونی پارازگان عراق مقرب کیتوا در شارکه. مثلا بون نر پارازگای دیالا ابی مقرب کیتوا دیالا داینی
وأو مقرة للكوميتو إنه تشو نازم هشتك عمايش حزبية بيه لكفري بكاتو ببشر الذي عليه بزاي بول يعني لخانقين بكاتو ببشر لبروجي إيدا والله مثلا لبارتي ليشيتي بول منا كيسي بو ديزاينية ديزاين في خو بجوري بيدا سكان خوي دار مثلا بولنا الشيء مقر حزبك لا بعد الشيء مقر حزبك لا خانقين والشيء مقر شيء له وقتها أنت تبعتنا أم ديزاينا گزارش لوی انسانی کردی تا مجال که هی بوی مؤسسه مدرن درست بکن ام مؤسسه که بیتی لحزبیتی جال ایران ولی ترکیه ولی سوریا ولی یعنی العراق شرقی که استقرار سوریا ولی وضع حزب سیاسی دار مثلی و او ترتیبات على بكاتو ولا لك شوارشوية دا تيوان لحزب كردي أبي لو درس شركة ملاحظة بس الإشكالية كتيرة يعني ملاحظة الإشكالية بارتيها يعني صار يربطوا يعني مهران هي معناه حزباتك بشكل يكسر بس صفر يعني باش يعني خوي هلا وكسر نشيكا يعني كان حزب باش يعني خوان نتيجة بمقالات كتير حزبي بعتبر حزبي كتير بديل ووقت أول كتوري زماني أيديولوجينا معه أما رأيت سيرك بويك يعني متزايد زمان أيديولوجينا معه يعني متزايد كتير وقتها أيديولوجيا كتير لبلا وزوج كمان كاتين سلام حالتها العراق حوالي بنونا أخو مثلا قلنا دكتور كسبينية دراسة شكاين سياسة ميديا خو لسه واقع ولا بيك الواقع ولاتي أجي كتير العراق هو بلين العراق جان ديمقراطية به بين صدام عبد الكريم قاسم اشترك ديمقراطية يعني صدام ملك اشترك هبوا يعني صدام صدام حسين الديمقراطية نما كوركان ما نشيء ولا ما ديمقراطية كوركان ما نوى حزب كان بوين نبروج نام دركان حزب النبوة أجر هذا بوين بروج نام دركان أجر هذا بوين بروج نام دركان مراقبة كلا يعني أما كوركان دس أفتح كوركاني أم بمشي أم موديلا دراسة بقى أم موديلا ك أنا يعني حزب جاية وميديا جاية أم موديل أوروبية وأم موديل أوروبا خوي جاك الدول توا يعني شوانيو يتعمل جاك الدول بكدول بسلمين بس لو واقعي تكتشفي مدى يشتا ماوا أم سير بسلمين وأو بلقيش بوا ماوي كريت تشبيه خمان لدايرة قريبا همو مي أو داني كهربون يعني مازن كم كود ياخذ بشر للبروجي حزب تل ياخذ سنة كشاب ويخوان بحزب التاريخ ووابزان أما كانت الانتخابات كان أما بين زوجين جوبيكا خلق يعني بابوك واقعي حال يبين لبروا بينس أبو أول كمزاني شانس مانية لو أنا بيتك كيستا حزباتي بهالبيتين واتاو كمقولاني كلا حزبي بكيتيان بارتيان حزب تتكلم نصب بكيتيا زيادة أبي أما بقولي واتا أو شو الميدياي كي فاني كوسان هيتي أبي بيجو بيتا تشكيل تازة وكويكا دكتورتي مثلا آية موديلي ميدياي مركزي ما نخل بعض ما هو كلمة 2002 دوشين ناوندی من واقعی یکی کجا ل 2020 که 2019 که کنگره کتی کراوا و او نظام داخلی که با ایشکان مکتب راگانه داروا هو منطقه مکتب راگانه نو در بچه که مکتب بیا رقیب بس دستگاه حزب کان دستگاه راگانه کان یکیش من بسام و بالتالي راگانه کان تیشه بعکس هو تا مناسب وتا يعني تيترو بيوليدوا بالسكان يعني وظيفة مكتبية ما كمان يسيش كان بدل الحضارة كان ما وظيفة مأونية كتنياسة كل شيء مثلا كلسانيا قلي كلسان يعني راديو كي كوبش كل وظيفة كان بلكو وظيفة كي أو ميداني أشهد الأيديا اللي بيكتبوا الموسيقى اللي يكتبوا وهو أو ميداني كهي كتينين راقدش يكتب بلان بشكل البروجيت اللي تسكني كلسان إذا ما تنسيه الأوان درسكين الوقت يعني دوستياتي الأوان درسكين براداتي الأوان درسكين وأما
بەشێکی بێت لە مهمەی ڕاگەاندنێکی تریش لەمسەر مەسەڵەن قەناتێک لە قەناتەکان تەلەفۆنەکە ئەڵێ من ئەمەوێ لەگەڵێکێک ڕێیەکی تر پێ بوەسەر فڵان زۆر ئێمە ڕەنگە بۆنەوە کە تاوکاری بکەین و پێدانی زانیاریش بکە زانیاریەکە هەر وەرێکی لە شوێنێکی باشەوە وەک خۆی هەیە وەری بگرێ باشترەوەی کە وەی نەکە جا ئەمە بەشێک بۆ لە وەزیفەی ڕاگەاندنێکی تریشمانی کوردستان ئەگەر نەیتوانین بێ جێبەجێ بکات تا ئێستاکە لەم مەرحەلە تازەیە ڕاستیەکەی بەشێکی کۆرۆنایە بەشێکی ئەوەیە کە ئێمە نەمانتوانین شتە باش بۆ خەڵک شەرکەین بەشێکی بەکردان نەمانتوانین جێبەجێ بکەین بەڵام لە ڕاستیە ڕێک ئەچمە سەر ئەو خاڵەی کە لە کۆرەکە نووسراوە کە ئەمە ئاخر ملاحەزەمە بێت حزبایەتی وەرچەرخانی سیاسی میدیایی ئەبێ ڕێک بڵین وەرچەرخانی حزبایەتی و سیاسی میدیایی چۆنە بێت واتە ئەسڵ لە بۆ حزبەکان ئەسڵ لێرە ئەوەیە حزبەکە خۆی وەرچەرخێن حزبەکە خۆی بگۆڕێ گۆڕی بکات لە ستافەکەی لە ئایدیا و لە بیرکردنەوە و لە شێوە ئیشکردنەکەی بۆ بێگومان لەوە شاریتر گۆڕی بووەتە لە ستایلی ئیشکردن یعنی نابێت بەم حزبایەتێ بژاردە مخاتەبەی کۆمەڵگە بکەین لە ڕاستیە نابێت مخاتەبەی کۆمەڵگە بکەیت بەم حزبایەتێ مجەردە نەک تەنیا لە میدیاەکەی بەڵکو تەنان لە هەم بوارەکانی ژیان یعنی مەسەڵەن بۆ نمونە لە مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵگەدا لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکاندا لەگەڵ دەوڵەتداریە پێویستە کات وەرچەرخانە بکەیت ئەمە بەشێکە لە سیاسی ئەوێ بەشێک لە سیاسی کۆی حزبەکان جا ئەگەر نەمان کردبێ ئەتوانین بەڕمان هەیە بڵێن وەڵا کۆرۆنا و زای دەرۆزاکە و بەڵام ئەگەر دەیکی لە نێوان دوو کۆنگرەدا تۆش ئەچیتە زمانی ئەو تەشکیلەیە کە هاتووەوەی وەکو زەمان لەسەر کەس ناوەستێت من پێم وایە لێرە ئەوەیە شتێهەرە گرنگ ئەوەیە کە چۆن بتوانین ئەم گەشەکردنەی کە میدیا ئێستا بەخۆی دەبینێت لە میدیای نوێ لە مەڵتی میدیا لە هەموو ئەمانەیە چۆن حزبی سیاسی و میدیای حزبە سیاسیەکان چۆن بتوانێت بەرە تعامل بکەن تۆ ناتوانیت داوای حزبێکی وەزەمەڵی میدیای نەبێ بەڵام توانیت بڵێ وەزیفەکەت وەڵامکاریی بەسەرا بێت کە تۆ بە جۆرێک کە لەگەڵ میدیا تعامل بکەیت و بە جۆرێکی دیکەش لەگەڵ میدیای خۆشدا تعامل بکەیت بۆی وای لەو کلمەی میدیاکەی تۆش بێتە بەشێک لە جسم یعنی بێتە بەشێک لە جسمی میدیایی لەناو کۆمەڵگەدا نەبێتە تەنێکی غەریب لەو میدیایی کە لەناو کۆمەڵگەدایە ئەمە بەڕای من ئەمەی کە من گوتم بەشێکی پەیوەندی بە تەجربەی میدیایی خۆمەوەیە بەشێکی پەیوەندی بە تەجربەی حزبی خۆمەوەیە من پێم وایە یعنی وەکو بگەین نەتیجەیەکی کۆتایی هەموو پرۆژەکان هەموو پرۆژە ڕاگەیاندنەکان بەشی هەرە زۆرن سەرکێشن بۆ حزبایەتی و بەشی زۆری پرۆژە حزبیەکانیش سەرکێشن بۆ پێویستی میدیا لەم ناوڕاستایە نقطەیەکی لە دڵخا هەیە کە دەبێت ڕەنگە ئەم دیبەیتە و ئەو دەرگەرمایی کە دەنووسێت بەشێکی وەڵامی ئەم شتانە لێوەداتە زۆر سپاس. دەستی خۆشەوە بەرلەی مایکەکەدانی من وێ یەک پرسیارێ بکەم بەدۆی بچین لەی دکتۆر ئەحمەد یەکێتی نیشتمانی کوردستان یەکێکە لەو حیزبانی کە نزیکەی ساڵێک زیاتر کۆنگرەی کردووە و لە هەوڵی گوێبوونەوەدا و ئێمە ئاگاداری لەو نزیکانە مەکتەبەکەی بەرزتان مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی گەڕانەوەی کۆنفرانس یەکێتی وەکو حزب لە دوایین بەیاننامەیە ئیدعایەکە و ئیشەکە بۆ ئەوەی کە لەڕووی ئیداری و سیاسی و داراییەوە دامەرکەزیەت لە کوردستانە تەنفیز بکەین. ئایا لەو کۆنفرانسی کە بەنیازم بکەن داوای دامەرکەزیەتی میدیاییشەکەن لە خوددا میدیا مەرکەزیەت خۆی دوکتۆر لە نظامی داخلی یەکێتی شوانسە کەیسەر وسەر نظامێکی پەرلەمانیە یعنی ئەو سەکردایەتی کە ئێستا یەکێتیەتی 124 سەکردایەت خەڵکەوە لە ژمارەیە زۆر نییە ئەمە نظامێکی پەرلەمانی هاوشێوەی کە منظەمەی تەحریری فەڵەستینی هەیە یعنی سەکردایەتی پەرلەمانیە ئەم 124 کەسە داڕاشە بن هەنێکیان چنە دەستگای تەنفیزیەوە واتە بەرەبەرایەتی دەستگاکانی یەکێتی هەنێکیان چنە دەستگای بڵێن کۆمسیۆنەکانی یەکێتی واتە بە چاودێر بەسەر دەستگاکانی کەیشەکەکەن هەنێکیانیش ئەبنە بڵێچۆڵی ئەبنە تێکۆشەری یەکێتیش بەڵامسیان لەو تەشریعاتانەی کە هەیە مەسەڵەن لە حکوومەتە لە پەرلەمانە لە شارەوانەکانە یعنی خەڵکمان ئێستا مەسەڵەن بۆ پەرلەمانتارە لە ئەندامی سەکردای بۆتە پەرلەمانتار بۆەوەی کە ئاچێتە پەرلەمان کە قساکە بزانێت سەرەتا حەقەکەی چییە یا ئاچێتە شارەوانەکە بەس هەمانە مدیر عام
لشغل خوي مارة سياسي كتير باتاو فينا أما وكو النظام الداخلي كان هر مكتبكش أما النظام الداخلي كتير هر مكتب النظام الداخلي بخوي دانا مثلا مكتبي راجع النظام الداخلي بخوي دانا كان مكتبي يعني بلون أو أنجمن نصب سواء كثير بس أنت كده بشكل وظيفة كي ما أوياك أو شيء كنا من الدزلاج تنسيقي لقال الدزلاج كان ترى هو النظام كيف ما نسيوا قصد شيء أويك جناب راس بدنا كثير على البشر اللي شكاني راجع كتير لما يسوي بكتير شيء سكين ولا رجع مناسبة هذا قبل أويك كتير كونفرنس يعني إعلان غير جيني أو قرارات الولايات كونفرنس بيدقق بيت هو مجموعة سكرتاتي تقارب يعني على يسيد ده لو مثلا ذكرت جبجة هر مكتبه فيش بقيت يعني أنا صار كونفرنس في بس يبغى أفكار كان كهيتي لبلا جاكاني خويا كوي كاتوا بشيء سياستي بكدوي استمراري كم منو خوم لقلها بالكان وايشكين هر كنال شيء يشتري شاني كلسان سرخوي اللي شكان لابد داريرة ميزانية خويا مثلا ميزانية مكتبي راجعين دير ناتنا مكتبي راجعين بس تقنات كان خويا سبق قناة كهرباء بدي كلسان بيبو راديو يبو أو كانت لا وأما خالي كمي سرخوي داريرة الدوام إيش كده يوم الساعة ما سيرفر قيام دانا ونعم بيش شو بيش على شو قيام دانا كراجعني ولا سري برا لكن بيان كيتشيا أما بيان كشتكي يعني أما يتدريسها كشنا تفاصيله دوم يعني كلنا منا بيس باردن واتاي ما كبيرفون السيفون بيس بير يعني أنا الكثير بيس بير كبير تسبين معناه لا بركزت ترويش خود كنتيجة من دي مواد كأو بياما أو مسجة أو راجع بارتش شوازي لكين خلق وسيم كائنة بشتواني واتاي بشتواني مش كزول دزنايا هذا بس نيتو حرية تجتيشكي بلكو بشتوان شكي لو بكيا وبيوم ما يلوش الماء رابطوا هندي جال كمان بوشي شكل يعني تقريبا مثلا مشكل سبخون شكل يعني وهذا كونفرنس بالتأكيد لو اشتركت أو مبدأ كاشوا وبيت بشر وشكلني بس خوش بین سپاس با پاکستان با صدای بابتکی سرش دوستانی ایده دکتر محمد مدوی بابتکی کدوم پیشنهاد می‌دهید میگه دست پیشکر می‌دهید روزنامه‌های سیاسی کنده ئێوارەتان باش سەرەتا خۆشحاڵم ئەم ئیڤێنتێکە دروست کراوە لەسەر بابەتێکە کە ئەڵێ قەدیم متەجدد چونکە 30 ساڵە باس لەوە کرێ ڕۆژی میدیا بەرەو ئاستێکی باشتر بڕوە چونکە جێی تموحی ڕۆژنامەنووسەکانمان نییە لە کوردستانە خەون بەوە بین کە ئەو میدیایە بێت کە ڕۆژنامەنووس بەو مانەفعلەیە کە لە چوارچەوەی دەسەڵاتی چوارەمە بتوانین ممارەسەی تێ بکات و دڵنیام حزبە سیاسیەکانیش ئەگەر دەرفەت و زەمینەی وایان بۆ بسازێت خۆشحاڵە بن بەوەی کە بتوانن میدیایەکی وا بێت لە کوردستان نەکوا خۆیان میدیایەکیان هەبێت کە میدیایەک بێفعلا ڕۆڵی دەسەڵاتی چوارەم بینێت چونکە ئەگەر میدیا ڕۆڵی دەسەڵاتی چوارەم بینی ئەو کاتە ئاماژەیەکە ئیندیکەیتەرێکە بۆەوەی کە ئاستی پارتە سیاسیەکان خۆیان بدات قۆناغێکی باشی دیموکراسیە چونکە کوردستان لە ساڵی 92ەوە کە حکوومەتی پێکێناوە بە قۆناغێکی ڕاگوزەرا تێپەڕێت بەس پرسیارەکە لەسەرەوەیە مؤشیرەکە بەرەو ئاستی ئەو دیموکراسیە باشە ڕۆشتووە یان نە ئەمەیانە جێی مشتمڕە لە ڕاستیە ئەم بابەتی کە بۆ بەڕێستان باسیەکەم لە جۆرنال ئۆف ئەپلای جۆرنالیزم ئەند میدیا ستەدی لە بریتانیا بڵاو بۆتەوە واتە بە فلتەرێکی زانستیە تێپەڕیوە بابەتەکە باس لە عێراقەکە و هەروەها کوردستان لەو گۆڤارانەیە بە ئاسانی بابەتێک تێ ناپەڕێت چونکە ئامانجی تەنها خوێندنەوە نییە بۆ ڕۆشتی میدیا و پەیوەندی لە نێوانی سیاسی و ڕۆژنامەوان لە کوردستانە بەڵکو نموزەجێک تەڕحەکە ئەڵێت ئەم پەیوەندیە هۆکارەکانی چین بۆوان ئەگەر ژینگەیەکی هاوشێوەیە بن ئەم جۆرە میدیایە وا کارەکە هۆکاری کارکردنی میدیا لە ژینگەیەکی هاوشێوەیەدا بۆ ئەو هۆکارانە ئەگەڕێتەوە کە ئەم توێژینەوەی ئێمە ئیدعایەکە کە دەستنیشانی کردووەوە بۆ خاڵانە گەڕاندوێتەوە چونکە ئەمەیە ئاساسی بابەتەکە واتە بە فلتەرێکی زانستیە تێپەڕیوە و قابلی ئەوەیە کە جێی تێبینی و ڕێخنەی هەموو لایەک ئەگەر ئێمە دین باس لە میدیاکەین هەمیشە
نمونە باڵاکە دێتە پێش چاومان وەکو ئەکادیمیەکان حتمما موقعی من زۆر جیاوازە لەگەڵ کارسیستان کە ئەو کارەکەرێکی حزبیە وەسفی ئەوە کە ستراکچەی ئیداری تێگەیشتنی حزبی و ئەو کۆنتێکستی کە حزب پێی گەشتووە میدیا لەو چوارچێوەیە بەم ئاراستەیە کارەکە هاتە سەڵاتەکە هەر ئەوەیە میدیای ئەمە ئەوەی لێرە دەچێت کە هەیە بەس موقعی من وەکو ئەکادیمیەک جیاوازە کە من کە دێم بەحسی ڕۆژنامەوان و ژینگەی ڕۆژنامەوانیەکەم لەو چوارچێوەیە کە دەست بۆ نمونە باڵاکە بەم کە وڵاتێکی فول دیموکراسیە و مەرجەکانی میدیا چۆن تایە کار بکەن ئەگەر چی لەم ریسێرچەیە باسمان لەوە نەکرد وەڵێن لە قۆناغێکی ڕاگوزەرە ئەبێ چۆن بێ میدیا چۆن بێ بەلایانی کەم چونکە ئەمە پێداچوونەوەیە بە مودەی 30 ساڵ ئەگەر دێن باس لە دیموکراسیە گەێنەگەڕێمەوە بۆ یەکێک لە نووسەرەکان کە لە ساڵی 59 باسێکە ئەڵەیە ئەو مەرجانە چین کە پێویستەکە وڵاتێک بەرەو دیموکراسی بڕۆ واتە لە قۆناغی دیموکراسی ڕاگوزەرە طبعا ئارگومنتەکانی تا ئەم دەقەیە مەفعولی هەیە ئەگەر حزبێکی سیاسی واتە بەرەی کوردستانی لە کۆتایی هەشتاکانەوە کە هاتە ناو شارەوە و پەرلەمانی دروست کرد ئەگەر ئامانجە سەرەکیەکە بەرەو دیموکراسی ببوایە یعنی ئەگوایە لانی کەم هەنگاو بۆ ئەم محدداتانە ببرایە بۆ ئەوەی فعلا ئیدعایەوە کرا لە قۆناغی ڕاگوزەری بەرەو دیموکراسی ڕێ با بزانین چی کراوە چونکە میدیا لەناو ئەم ژینگەیە ئەقولێتەوە یەکەمیان باڵی من ناڕۆم ناو تەفاسیڵەوە چونکە بابەتەکە زۆر ئاڵۆزە یعنی پرۆسەی هەڵبژاردن و حزبی سیاسی و مەرجەکانە وەمانە مەنزومەیەکن ڤاڵی و ئەپارێزن ئەو ڤاڵوی کە هەیە هەستەکە بابەتەکە تۆزی ئاڵۆزە تۆزە بە خێراتر پیا بزەرەکە خاڵی دووەم کە زۆر گرنگە بۆ ئێمە سوشال ئینستیتیوشن مؤسساتی مجتمعی مەدەنی لە هەموو کۆمەڵگەیەکە ئەعنام ئەو کاتە کاریگەرە کە منظەماتی مجتمعی مەدەنی کە کاریگەر بێ واتە حزبی نەکراو بێ لەوێەوە دەست پێکات چونکە بۆ کۆمەڵگەی مەدەنی تەمسیلی هەموو کارکتەرەکانەکە تەمسیلی ڕۆژنامە نووسانەکە پارێزەرانەکە مهندیسەکانەکە دکتۆرەکانەکە فەلاحەکە کرێکارەکە یعنی کۆمەڵگە لە ئەسڵەدا بەشێ بەسەر چەند گروپێکە خەڵکە عاقڵەکانی ئەمانە دێن چیەکەن ڕێکخراو دروستەکە یان سندیکا و سندیکا و یەکێتیەکان دروستەکە کەسە عاقڵەکانی ئەمانە قسەیان هەیە بۆ ئەوەی کە ڕۆژی وڵات چۆنە و میدیا نێوەندێکە لە میوانی ئەمان و موسەقەفینان لەگەڵ دەسەڵاتە ئێمە پرسیاری وەکەین هەوڵدرا لە سەرەتاوە لە کوردستانە مجتمعی مەدەنی فعلا حزبی نەبێ ئەگەر حزبی نەبێ ئەو کاتە میدیاش ئەکرێ حزبی نەبێ طبعا وەکاری کەس لە پشتێمەوە هەیە چونکە من ناکرێت باس لە ئەعلامێک بکەم ئەگەر بێت و ژینگەکە دیموکراسی نەبێ لە ڕاستیە خاڵێکی تر پەیوەندی بە چۆن هیستۆریکەڵ ئیڤەنت ئێمەی کورد ئەمەمان هەبوو لە ڕاستیە مەشروعێکمان هەبوو کە لە سەردەمی شاخە لە کاتی شۆڕەشە ئەمانەوێ بگەینە ئەو ئامانجەی کە ئەمانە کە دروستکردنی قوارەیەکی نەتەوەییە و هەروەها تێیدا ئازادی و دیموکراسی بێ کە شیعاری زۆربەی پارتە سیاسیەکان لە کوردستان ئەمە سەرەتاکەیە میدیای دەست پێشخەر باسەکەی لێرەیە لە میدیای تەقلیدی ڕۆژنامە تەلەڤیزیۆن و ئەمانەی کە هەن رادیۆ بەچی دەستی پێکردووە بە میدیایەکی حزبی دەستی پێکردووە سەرەتای دەستپێکردنی زۆر مەشروعە هەموو کۆمەڵگەیەک لە قۆناغی شۆڕشە بە تایبەتی بۆ پرسی سەربەخۆیی و گەشتن بە قوارەیەکی نیشتیمانی پێویستی بە میدیایەکی شۆڕشگەڕانەیە یعنی حتا ئەدیبەکانیش ئەدیبی مقاومەن لەو مەرحەلەیە ئێمە تا ئەم قۆناغە گرنگ بوو بەڵام ئەگەر فعلا لە خەیاڵانی ئێمە کار بۆ دیموکراسی بکرایە ئەبوایە لە سەردەمی شاخەر لەو کاتە کە بەرەی کوردستانی دروست بوو یەک میدیایەک هەبوایە میدیای بەرەی کوردستانی دروست بووایە نەکوان میدیایەکی حزبی خۆتانزان ڕابێگەری کوردستان و ڕابێ کوردستانە بوو یعنی ڕەگوڕیشەی میدیاکە خۆی ڕەگوڕیشەیەکی حزبیە کە ستراکچەیەکێ تۆ چۆن بە ئاسانی دەی هەڵی وەشێنیتەوە دانەیەکی تازە بە ناوی کوردستان و بیوسەکەی طبعا ئەو مەطلبێکی سەرەکیە دەبێت و میدیا حزبی نەبێت سەرەکەمان دەست پێکات ئێستا ڕۆڵی ڕۆژنامەوان لە میدیای حزبیە چۆنە کاکستران باسی کرد ئەڵێ ناتوانن لێ عاشق و عاشق و معشوق یان وەکو خاوەندارێتی و کارکردن بوو فعلا لە میدیای حزبیانەیە حقەتەکە بەس پرسیارەکەمانەوەیە ڕۆڵی ڕۆژنامەوان لە میدیای حزبیە چۆنە تا ڕادەیەکی زۆر دەمان ئاستی میدیا حزبیەکانیش، دێرجنەکانیان فەقیان هەیە کە ئاستێکی زۆر کارمەندێکی حزبیە
ئەگەر بیرمان بێت لە ساڵانی نۆتەکانەوە ئەم دواییە بە تەسکیەی حزبی کەسێکە بۆ ڕۆژنامەنووس. ئێستا عەقڵەتەکە تۆزێک گۆڕاوە باشترە ئەکرێ کارکتەرێک بێکار بکە بەڵام لە خزمەتی پرۆژەکە ئەبێت. واتە ئەکرێ لە ئیعلامی هەندێک حزبەکانە مەبەستم کاڵێمە ئیعلامێکی ئیعلامی مەرکەزی یان ئیعلامێکی ڕاستەوخۆ یان ئیعلامێکی سێبەر چۆنی ناوەنێن بەڵام مادام سپۆنسەری حزبیە لە TDMA ڕۆژنە ئەکادمیایەک جیازێکی لەگوێ نییە بەڕاستی. واتە بەلای منەوە کوردستان TV و ڕوودا و هیچ فەرقێکی نییە بەڕاستی. کەمادام تەمویلەکەی لەسەر چاوەیە بۆ چونکە ئەسڵی علاقەکە ئەسڵی علاقەی تەمویلە خاوەندارەتیە. کێ خاوەندارەتی ئەکا ئەو تحکومە. ئەوەیە ئەسڵی فەلسەفەی ئیشەکەمان. پرسیاری سەرەکیەکەمان ئەمەیە مۆدێلی حکومڕانی دیموکراسی ڕاگوزەر لە ساڵی 1992 کە دەست پێکا. ئەشێ میدیای هەبێ لە قۆناغی ڕاگوزەر ئەبێ هەنگاو بنێی وردە وردە میدیا نەبێت. بەڵام لە قۆناغی دیموکراسی ڕاستەقینەیە لە وڵاتانێک هەیە کاکسناوەتی مۆدێلی ئەوروپا کە ئەوروپای ڕۆژاوا مەشهورن بە دیموکراسی حزبی سیاسی نابێت بە هیچ شێوەی میدیایە. هەر خۆی پێکهاتەی حزبەکە خۆی ناتوانێت میدیایەکە چونکە پارەی ئەوەیە نییە میدیایەکە ڕاستە. ئێمە کێشەکەمان چییە؟ ئێمە ئەڵێ ئەگەر ئیدعایەوە بکەین بەرەو دیموکراسیە ڕۆین سەرەتا ئەبێ حزبی سیاسی دەوڵەمەند بێت. چونکە بۆچی دەوڵەمەند نەبێت؟ کە دەوڵەمەند نەبوو ناتوانێت میدیاش بێت ڕاستە. کە دەوڵەمەند بوو گۆڕانکاری ناکرێت لە سوڵتەی حزبەکە. چونکە کە دەوڵەمەند بوو ئەو کەسەی لەسەرەوەی قەت ناتەخۆڵەوە. ئەمە حەقیقەتی دنیایە. کە دەوڵەمەند بوو هەستەکە هەموو وەکەڵی ئەوە. هەندێک کارکتەر هەر باوەڕیان بە دیموکراسی هەبووە دواتر چوونەتە ناو بزنەوەی گۆڕانەوە یاخود بە شێوازی سەربەخۆکارەکەن لە قۆناغێکە خۆیان بەشێک بوونە لەو پرۆژەیە کە حزب ئەبێ بزنسی هەبێ بۆی خۆی بخێنەوە. هەڵەکە ئەلێنەوە دەست پێکا. تۆ کارکتەرێکی حزب دەوڵەمەندەکەی ئەو کەسەی لەسەرەوە تۆ ئێستا لە نەرایەتی دەکات سپێنی اعتراف بە تۆ ناکات لە پرسی گۆڕانکاری. چونکە ئێمە لێرە باسێکێک کە حزب دەوڵەمەند بوو میدیای پێ بەخێوە بێت. خۆتان باشە زانن بە ئێستا ڕۆژنامەنووسن میدیای تەلەڤیزیۆنی پارەیەکی زۆر زەبەلاحیە بێت. کێ دەتوانێت تەمویل لێ بکات بەتایبەتی میدیایەکی سیاسی؟ چونکە ناتوانێت خۆی بەخێو بکات بێ کەسێک تەمویلی کات و کەسێک تەمویلێکە تەوجیهێکە لە ڕاستیە. ئێمە ئەگەر بمانێ بەرەو دیموکراسی بۆمای سەرەتا بێت میدیامان نەبێت. بەڵام ئەو کارەکە چییە بۆ میدیامان هەیە؟ وردە وردە دەست پێکات. طبعا لاوازی کولتوری دیموکراسی لە وڵاتی ئێمەیە حاڵەتێکی طبیعیە. ئێمە لە خاک و خۆڵێکا ژین قەت تامی دیموکراسیمان نەکردووە بەو مانایەکەوە ڤێرجنی ئەوروپیە. ئەزموونی ئێمە بە ئەزموونێکی دیموکراسیە تێ نەپەڕێەوەی کە ساموار لێبزێت ئەڵێت ڤاڵی و قیەم. ئێمە ئەومانە نەبینیوە لە سەبەبی سەدام ژیانی بەڕاستی. سەدام و ئەحمەد حەسەن بەکوڵ و ئەوانە کە دیکتاتۆری بوو هەر ئەم خاکەی کەمێک یاژین لەوە چێت لە دروستبوونی تەکوینی زەویەوە دیموکراسی بەخۆ نەبینی. يعني كيشغا ويا حزبي سياسي اما لا سرداوه ادعاء ديمقراطيه كا مرجع بيش وقت كاني امادنين بو ديمقراطيه راسيه اشوف اويك من زورم في خوش بكاك سلام اعتراف الله يما امهل مرجع معناه او هاي او كان يما امينا كوكو كلسان الشيء امي والله ما حكيتها بس كل هدي جار هي كان يما ديمقراطيه كلو ديمقراطيه كلو ديمقراطيه ديمقراطيه واو ازمونه غوازين اما هذا كان يرود بس بيك اجور كان هو على كده راسيه وەکارێکی تر معنەیە مۆنۆپۆلی بازرگانی ئاماژەیەکی خێرام پێداکا. حزب کە بزنسی هەبوو دەوڵەمەند بوو میدیای پێ بەخێوە کرێ و کۆنتڕۆڵی ڕۆژنامەنووس زۆر بە ئاسانیە کات چونکە کەسەکانی کە ناتوانن منافسەی بکەن لە ڕاستیە. ئەمەیە هۆکارە سەرەکیەکە بۆ ئێمە ڕۆژنامەنووسی ئێمە لە شینگەیەکە ناخولێتەوە ناژی موارەسە ناکات لە دیموکراسی و بگاتە دەسەڵاتی کە دەسەڵاتی چوارەمە. سیستمی ئابووری سیاسی هۆکاری سەرەکیە کە أكثر بارتي سياسي بزنس وبازرگانية بيه. يعني ل 600 سال ده سواء نخلونا إذا جمع بين الإمارة والتجارة يحصل الفساد. يعني بزنس وسياسات يطلبوا اوتوماتيكيا فساد نوزري تشوفوا لموقعك هيا هيج بازرگانية هيج كسي خاون بزنس بيأخذ قبل ما هو بعقل نية شغلة بزنس سريع كلها بيرزقنا. كاتي دروستي كر نهتفر ما حد خدمه. يعني القناعية كما بيقول الله يبارك توبة بزنس النبي كبزنس يابو بارزاني ليكا فهو وسيلة ممكن سيستمي أبوري إيبا بوخوي سيستمي كي ريعية واتا لسر نظام شركات نية يعني براسية كي بو همو بارتي سياسي بو أم زميني كريا يعني أستا بارتي كوماري ديمقراطي أمريكا بين كردستان بو بريو بريو مرحلة لم أزمونا زور بخيرين أبدا لو شي باسان زور توصبوه
نظامی ڕێی ئەوەیە کە ئەو کەسێک کە لەسەر سوڵتەیە پارێکی ئاسان دەستەکەوێت پارەکە لەناو خەڵکەوە نایە. پێشتر سەرچاوە گومرکیەکان بوون لەنەوەتەکانە، ئێستا نەوتی هاتووە بەسەر و بەباشە بزنسی تر دروستە کە ئەمە هەبوو پارە سەرەکیەکە لەوەیە بەمە ئاسانی دەتوانێت میدیا دروستکان ڕاستیە. و کارێکی ترمانێت کڵایەنتالیزم بەداخەوە ئەمەی کە کڵایەنتالیزم ئەوەیە لەسەرەوە بۆ خوارەوە هەموو کارکتەرەکان وردە وردە ئەبنە بازنەیەک لەیەکەوە ئەبەسرێنەوە بەسەرەوە لە ڕێگەی هونەرمەندێکەوە کۆی هەموو هونەرمەندان کۆنتڕۆڵەکەن لە ڕێگەی وەرزشوانێکی دێرینەوە مؤسسەیەەکە هەمووی کۆنتڕۆڵەکەن واتە مجتەمەعاتی مەدەنی هەمووی کۆنتڕۆڵەکەن لە ڕێگەی میدیاوە کۆی عەقڵە ڕۆژنامەنووسیەکان بۆ ئاراستە ئەبێت کە کارەکان چونکە بۆ ئیشی دەست ناکەوێت لای من ئیشکە لای منە لای ئەویتر ئەوی پێش هەر ئەزمونەکە حزبیە ڕاستە سۆشیال میدیا سەرێتەکایەوە کە ئەکرێت بە ئاسانی بە بەلاش ئیدارەی بکەیت و هیچ حزبیش نەبێت. ئایا کرێت دیموکراسی دەست پێ بکات لێرەوە ئازادی ڕۆژنامەگەری لە سەردەمی سۆشیال میدیا چ هەلومەرجێکە تەنانەت لە وڵاتە دیموکراسی ڕۆژئاوای ئەسکەندەناڤیا یا سۆشیال تەسەوور کە لە سوید نەرویج فنلەندا دەنمارک ڕەخنە لە دێرجی دیموکراسی خۆیان گیرێت کە سۆشیال میدیا هات باسیانەوە کرد ها سۆشیال میدیا دەسەڵات ئەگێڕێتەوە بۆ خەڵکی و خەڵکی زیاتر دەتوانێت ئازاد بێت ڤێرجینی دیموکراسیەوە گەشەترەکە باشترە بێت. ئێمەش بەحسەکەمە لێوە سەرچاوە بێت ئەی لە کوردستان خۆ ڕۆژنامەنووسەکانی ئێمە خەڵکی ئێمە دەتوانن سۆشیال میدیا بەکاربێنن ئەی ئەمان ئەتوانن تەکانێک بن بە بەو پرۆسەیەی کە ڕۆژنامەنووس ئەکرێ ممارەسە بکات لە دەسەڵاتی چوارەمە واتە بەشی خۆی بتوانێت کار بکات و کاریگەریە بێت کە وتمان لە سەردەمی میدیای حزبی ناتوانێت و کاریگەریە بێت چونکە فرێنەکەی بۆ دیاری کراوە گەشتە نقطەی حەساس ئۆتۆماتیکیان ڕێگەی پێ ناکرێت ئەتبوو زۆر زۆرە بە ئازادی قسە کرێت لەبڕێدا کەسێک کە وەزعەکە خراپ بوو ئەگیرێت یعنی تعقیل ئەکرێت بۆ ماوەیەک تاوەکو کاریگەریەکانی خراپتر نەبێت کاریگەرتر نەبێت. خاڵێکی ترمانەیە بەداخەوە لە کوردستانە یعنی ئەم خاڵانەی کە بۆ بەڕێستانە باسکرد لە وڵاتانەی کەوان نادیموکراسی و بەرەو دیموکراسی ئەڕۆن ئەزمونیان لە ئێمە ئەچێ هەموو وەکو ئێمە ئەمە هەیە بەڵام ئەوەی کە ئێمە جیاوازە لەوان خاڵی ئەخیرەت تەرەتۆری یعنی ناوچەک کێشەکەمان لەوەیە دوو ناوچەمان هەیە ناوچەکەش خۆتان باش دەزانن ڕابوڕیشی زۆر کۆنە و کەس دەست بەداری ئەم ناوچەیە نابێت بە ئاسانی و مەنتیقی خۆی ئەزانێت منطقەی نفوذێتی و دەلیلمان لەسەر ئەوەیە تەنانەت لە سەردەمی شارخا ئەوانەی کە تەمەنیان لەوە زیاترە وانە معایشەی واقعەکەیان کردبێت یعنی ئەو تەرەتۆریی کە هەیە ئەو ناوچە سنوورە هەیە ڕێژەکەی زۆر کۆنترەکەوێت تەنانەت باس لە ئیمارەتی بابان و باتیان ئەکرێن سنوورەکەی هەمان ئەو سنوورە بوو لە زۆربەی کاتەکان ئەمە خراپەکە ئێمە ئەگەر هەموو ئەو مەرجانە چاکەین ئەمەشمان نەمێتەوە یعنی ئێمە پەراسوویەکی نوقسانترمان هەیە لەو ئەزمونانەی کەوا ئەیانوێ بەرەو دیموکراسی بەقەراو لەگەڵەوە دین باسەوەکەین بابەتەکە ئەمانە هەموو پێشوەختە بن بۆ قسەکانی لەڕاستیان بۆ کێشەیە میدیای حزبی هەبێت چونکە لە میدیای حزبی هەبوو لە هەموو دنیایە کە حزبی بوو یەک ئاڕاستەیە زۆرجار ئەبێتە میدیایەک تەرویج و تەسویق بۆ کێکە بۆ حزبە سیاسیەکان لە سەردەمی شارخا با بڵێ تا ڕادەیە نەتەوەیە لە سەردەمی حکومڕانیە تەرویج بۆ ئەوەکە هەر حزبێکی سیاسی بۆی دروست بێت پێویستی بۆی ئەڵێت با میدیایەکمان هەبێت تاوەکو ئایدۆلۆژیا یاخود پرۆگرامەکەمان بگەین بە خەڵک تازەترین ڤێرژنی میدیامان دوو قوارەی سیاسیە کە گۆڕان و نەوەی نوێیە یەکێکیان میدیاکەی هەردووکیان میدیایان پێشتر بوو ئەگەر میدیا نەبێت لەم هەلومەرجە ناتوانێت بڕاتەنەوە چونکە میدیا لەم کاتا ڕۆڵی پڕۆپاگەندە بینێ ڕۆڵی تەرویج و تەسویق بینێ خراپترین ڕنگدانەوەکانی چییە؟ خۆ لە وڵاتانی دنیا ڕەنگە پرسیاری ئەو کە بڵێن خۆ پڕۆپاگەندە لە کاتە مژات ناکرێت بەڵێکرێت ئەڕۆن کاتی کەناڵەکان بە ئیجارەکرد مەسموعە لەو فترەیە 30 ڕۆژە 20 ڕۆژە تەسویقی کاکە بەڵام دوایەوە ژیانە دەڕێتە بۆ حاڵەتە ئاساییەکە هەموو ڕۆژێ ئەم تەقڵە لێ نادرێت ئەوە من وامانە کرد ئەوە پەرلەمانتەرەکەی ئێمە وای کرد ئەوە وەزیرەکەی ئێمە وای کرد ئەوە فڵان وا بوو خەلەل لەوێ بوو ئێمە لە ڕاستیە لە کوردستانە لە هەلومەرجی منافەسەیەکی چۆن حەملە ئینتیخابی ئاواشی کە مرۆڤەکان حەقی ئەوانە هەیە کە ئەم زوڵمانە لێ نەکرێت لەناو ئەم حەملانە ببەرەوە لە ڕاستیە پەیوەندی ستونیمان هەیە لەم جۆرە میدیایە و خەڵکی چالاک نییە لە میدیای حزبیە چونکە بۆ دەنگی ناکە بەڵام لە سۆشیال میدیای ئێستاکە بابەتەکە گۆڕاوە دەنگی ئەکا فیدباک خاوترە لە سەردەمی ئەمە بەخێرای پێچم و چالاکی سیاسی لاوازە لە زەمەنی میدیای تەقلیدیە کە بۆ ئەوروپاش باسی دێن لە سەردەمی سۆشیال میدیا ئەم ڤیچەرانە ئەم خەسڵەتانی لەخۆ گرتووە ومێدێکە بەوەی کە ئایا کوردستان دەتوانێت ڕۆژنامەنووسکایە کارابێت
بیتانە چێ سەرەتاوتمان سەحەفی کارمەند بوو لە لای سیاسی ئەی ئەشی سەحەفی خۆی خاوەنی میدیا بێت وتمان تاوەکو پێش سۆشیال میدیا کەس خاوەنی میدیا نەبووە جگە لە سیاسی خاوەن حزب باوێت طبعا لە سەردەمی سۆشیال میدیایە زمینەی گفتوگۆ زۆر کاراترە زمینەی چالاکی سیاسی خەڵک زۆر کاراترە ئەگەر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی باسمان لێوە کردومان ئەندازیارانە پزیشکانە ئیلا ئاخری ئەمانە کە حزب لێرە ڕێگەی ڕێکخراوە پێشەوی دیموکراتیەکان یاخود چوارچێوەیەک ناوێکات دێت ئاڕاستەیەکە یاخود کۆنتڕۆڵێکانیانەش بەمانایەکی تر سۆشیال میدیا زمینەیەکە بۆی خەڵکی خۆی ڕێکخراوی تازە دروستکە یعنی ئەبینی کۆمەڵە گروپێکت لەیەکەوە ناڕەزایەتێکیان هەیە لە فایبەر گروپێکە گروپێک دروستەکەن داواکاریەکان دەگەێنن یعنی ئێستا ڕۆژانە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بە شێوازی جوزئی تەولید دەکرێت جێنێرێت دەکرێت دروست دەکرێت سۆشیال میدیا ئەو توانایە بەخشیوە کە چالاکی سیاسی باش ببێت چونکە بە ئاسانی لە ماوەی چەند سەعاتێکە ڕێکخراوی دروستەکەی لە سۆشیال میدیا و دەتوانیت داواکاری داواکاتەکانی خۆت بگەیت و بۆ ڕۆژنامەنووسانی ئەمە حەقیقەتە طبعا ترسێک دەست دەرکەوتووە ئێستاکە لەوەی کە ئەشی ڕۆژنامەنووس کارمەند نەبێت لە لای خەڵکی سیاسی چۆن لە ڕێگەی مۆبایلەکەی خۆی وە پێیجێکی هەیە ئەم ڕۆژنامەنووسە لە کوردستان ئێستا حالیان ئەم مۆمارەسەی دەستی پێکردووە دەمێکە زیاد لە چەند ساڵێکە ڕۆژنامەنووسێکە ناسراوە کاریگەرە کاریگەری لەسەر خەڵکەیە خەڵکی گوێی لێگرێ قسەکانی بەلای سیاسەکانەوە خۆشن کاریگەرن بەتامن ئەگەر ئەو شتێک بڵێت ئاڕاستی کۆمەڵی خەڵکت بۆ گۆڕێ بۆیە ئێستا لە ڕێگەی پێیجەکانی خۆیانەوە هەندێک جار لە ڕێگەی تەنها ئەکاونتە بەسیطەکەی خۆیەوە ئەم بەحسەی کە باسم لێوە کردەوە چاوپێکەوتن لەگەڵ خەڵکی سیاسی بۆ ڕۆژنامەنووسیش کردووە بەڕاستیان ڕێگە ڕۆژنامەنووسە بێ لێرە دانیشتووە یان نە کە قسەم لەگەڵا کردوێ تۆ چۆن کارێک طبیعیە چۆن تۆ لە حاڵەتێک وەڵێ ڤیدیۆکی خۆتت بۆ بەرهەمێنن بە دەفتەرێک بە 3000 دلار 4000 دلار 5000 دلار 1000 دلار تایەتی بە 500 دلار 200 دلار 100 دلار مامەڵێ بابەتێک بۆ نووسون لەسەر بابەتێک ئێستا بە کورتەکەی لە ڕێگەی سۆشیال میدیا خۆی میدیایەکی بۆ خۆی دروست کردووە ئەمەیە میدیای دەست پێشخەر بەڵام ئەگەر بێت و بە شێوازێکی میهنی کار نەکات ئەچێتە دەرەوە لە ئەخلاقیەتی ڕۆژنامەنووس بەڵام وەکو موریتیە لە سەردەمی سۆشیال میدیا ڕۆژنامەنووس ئێستا ئەتوانێت خاوەندارەتی میدیا بکات لە کارمەندەتی حزبی دەربچێت بەڵکو سەودای لەگەڵاکە حاڵەتمان هەیە ئەو ڕۆژنامەنووسانی کە مقابلەیان لەگەڵاتەوە ئەڵێ بۆ حزبی فڵان کارەکتەری فڵان شتێکم کردووە پارەم لێوە گرتووە بۆ عەکسەکەشی پارەم لێوە گرتووە یعنی ئێستا ڕۆژنامەنووس ئەمەی چۆن کردووە کە بەتی پێشینەوەکەەوە باسێکن بۆ بەڵێستان بەڵام حزب دەستەوەستان نابێت پێشتر کار هەموو ڕۆژنامەنووسەکان کارمەند بوون لەلایەن مەعاشی دەدانیان ئاڕاستەیەکردن ئێستا بێ مامەڵەیە دەڵا بکات ئەویش ڕێگا بۆ خۆی دۆزێتەوە لە ڕاستی بۆ ڕێگا دۆزێتەوە لە فڕێمەکەکە لە توێرەکە باسیکە تەوانا توێژینەوەی منە توێرێکە تەقدیمە وەکو ئیدعایە وەڵا کە نەزەریەکە لە ئەزمونەکانی ترە ئەمە ڕوو ئەدا بەردەوامی ئەوەی کە خاڵی سەرەتا کە دەست پێ ئەکات سیاسی چیەکە لە ڕۆژنامەنووس لە ژینگەیە مۆستەڵەحی ناتۆ دەکایەوە ترۆڵێک واتە لێدان کەسێکە حزبی فڵانە کارەکتەرێک لە حزبی فڵان یان تەنانەت لە هاوڕێکانی خۆی لە حزبەکەی خۆشیە بەڵبەڵەکان لە ڕێگەی ئەم جۆرە میدیانە و لێداواتە بابەتێکی لەسەر ڕخنەیەکی تۆڵی لێگرێ باس لە مووقفێکێکە حاڵەتی لێدان ترۆڵی وای پێوتێ ئەمە دەرکەوتووە یەکێک لە ئەزبوونە خراپەکانی ڕۆژنامەنووسی ئازادی خاوەن میدیای دەستپێشکەر ئەمەیە بەپارە لە پەناوی بەرژەوەندیە سیاسی جارێکی تر ئاڕاستەیەکە ئەشێت کارمەندی نەبێت بەڵام بەپارە بێتە حەقوی پێوەکە ئەمەش جارێکی تر ڕوویداوە ئاسان نییە پرۆسەکە ڕۆژنامەنووس ئازاد بێت دنیاە ڕاستیە مەسەلەی پۆپولیست زەخت کراوەتەوە ئێستا پۆپولیست لە مەرحەلەیەکی تاریخیە حاڵەتێکی تەبیعی بووە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانی کە کارکتەرە سەرەکیەکانی کاتی ئیدعا بۆ بابەتێکەکەن و ئیدعاکە پشتبەستە بەلۆجی وەک سیاسیەک دێ قسەی ئەم داواکاری ئەم زەقەکاتەوە فعلا پۆپولیستە بەڵام پۆپولیستێکی زۆر مەشروعە بەڵام ئێستا مۆستەڵەحی پۆپولیست بە کۆی گشتی ناشرین کراوە هەر سیاسیەک ئاراستە بکرێت لەلایەن سۆشیال میدیاوەیان بە قسەی خەڵک بکات بۆ کاری باشیش دیسانەوە ئەڵێ پۆپولیستە بۆ ئەوەی کە ئەم توانایی یان ئەم عەقدە نامەکتوبەی نێوانی سەحافی لە نێوانی سیاسیان ناشرین کردووە لە ڕاستیان کە سیاسی لە کۆتاییە لەبەری پارەیە زۆر عەقڵە بۆ ئەتوانێت تەحەکوم بکات ئەمەیە فرێموەرکەکە ڕەنگە ئێوە نەیبینن هیوادارم واضح بێت لەبەردەمدا تەسەوڕێکم واضح بێت لە چیوە دەست پێکات چۆن ڕۆژنامەنووس ئەتوانێت بێتە خاوەن میدیا بۆ سیاسیەکان بۆ مامەڵەیان لەگەڵاکەن بۆ مەمنوعیان
بە زمانە شتێکە ئەمێ خاڵی یەکەم بەشێکی زمینەی خۆڵکێنە بەشێکی تەکنۆلۆژیای خۆڵکێنە خاڵی یەکەم ئەمێ ئەمانەی کە ناومەناو عەفوەن توانم بڵێمەوە من خۆم لەگۆرە جامعە حاضرە لێوار بەپێ وەکتۆرجان دێنە سەر ئێرە رواد الأعمال الإعلامية أمانة دەست پێشخەرن ئەو ڕۆژنامەنووسانن کەوا سەوداکە لەگەڵ خەڵکە لەگەڵ بازرگان لەگەڵ سیاسی لەگەڵ ئاینی لەگەڵ چیا ئێستا ئەمە من دڵنیام ئێوە لە من معلوماتان زیاترە ڕەنگە ئێوە لە من باشتر بزانن تەنانەت ئەم ڤیدیۆیە لە مەسلحەتی کیا ئینتاژکراوە بۆ کێ چی وای کردووە یەکەم تەکنەلۆژیا سمارتفۆن ئەپلیکیشنەکانی مۆبایل زۆر بە ئاسانی لەبەر ئەوەی کە جاران بڕۆشتایە کامێرەیەک و تەسویرکە بڕۆ بۆ ستۆدیۆ مۆنتاژکە ئێستا بە مۆبایلەکەی خۆی بە ئاسانی ئەتوانێت پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی کورتت بۆ ئینتاژکە واتە دەمجی سۆشیال میدیا و سمارتفۆن بەیەکەوە ئەم توانایە بەخشی ڕۆژنامەنووس لە کارمەندێتی بتوانێت دەرچێت ببێتە خاوەن میدیا خاڵی دووەم پەیوەندی بە چی ڕقابۆ لەوایە لە کوردستانە هێشتاکە ئەو چاودێری و سانسۆرە نییە کە ئەمەش حاڵەتێکی باشە بە کورتەکەی با بڵێن مەرعەمەتی سیاسیە کە ئەو ئازادیی کە هەیە لە ڕاستیە دەڕاستگۆ بم لە دەبەری با بڵێنە دێگەڵە بەم لاوە زۆر زیاترە و زۆربەی تاجەنان لێرەوە کێن تەنانەت ئەگەر تەوجیهی ئەوێش بکرێت ڕۆژنامەنووس لێرە مەساحی حڕی کار ئەمە هەیە ئەگەر ملاحەزە بکەن پرۆژەی کۆنتڕۆڵکردنی و سانسۆر دەستی پێ کرد چونکە خوتوورەی میدیای دەست پێشخەر و ڕۆژنامەنووسی خاوەن میدیای سمارتفۆن هاتە ساحەکەەوە بۆ ئەوەی کە پەڕۆباڵ بکرێت و ڕێگەی لێبگیرێت ئێستا تەق لێوە لێ دەرێ ئەم قانونە بۆی کە ڕێگری لێ بکرێت چونکە ئەمە نییە بۆیە ئەوە هەیە یانوێ ئەمە ئەم قانونە ببێت بۆ ئەو لاواز بێت ڕۆژنامەنووسیش ئەم زەمینەیە خۆستۆتەوە خاڵێکی درمانە پەیوەندی بە چیوە هەیە ڕیسک لەم جۆرە ئیشە ڕسک نییە صحفیەکە مەعاشێکی هەیە یان گەنجێکە خاوەن عایلە ئەوانە نییە زۆر بە ئاسانی ئەتوانێت ئیش نەکات و سەرەتا دەست پێ بکە بە $50 بە $100 بە $200 دەست پێ بکە ئیدارەیە ئەعلامە بکە و لە حزب وازە بێنێەوە لە من سەر بەخۆ کارەکە چونکە زەرەری تیانی وەکو نییە دوکانێک دابنەوە ئیجاری 10 ملیۆن دینار بێ و مشتری ملیۆن و 10 ملیۆنەکەش دەرەکە بەکوتەکەی هەر لە بەلاشە بێمایە دەست پێەکەی توانێت دەخاوە میدیایەکی لەم شێوە طبعا ئەزمونەکە بەس لە کورسان نییە ئەگەرتان لێبێ لەم دوایە لە شۆتەی ئیسپانیا بە دوای ئەو کەسانەوە بوون کە لە دژی لێنەر میسی ئەم ڤیدیۆیانە نەیتاژ کردبوو چونکە ئیسپانیاش وڵاتە نیە ڤێرژنێکی زۆر دیموکراسی باوڵە ئەمە هەیە چونکە ئەمە خەریکە بە ئاسانی بەس پارە دەبێت توانی تەرویج و تەسویق بۆ خۆت بکەیت خاڵێکی واتە وەکمان ڕسک نییە ئیشەکە توانی بەدەرەوی بێنی خاڵێکی ترمانەیە چییە هەندێک ڕۆژنامەنووسێ ڕاستی نییە بۆی کردوێتە کارمەند بەڵکو بیر لەوە کاتەوە بێتە خاوەنپارەیەکی زیاتر ئەگەرمیشە ئەواتە عەقڵی بازاڕگەریە ئێستا من برادەرەکانی خۆم کە بیرمە برادەری کۆڵان مەکتەب بابێتە جامعە هەندێکیان خاوەن پرۆژە هەندێکیان خاوەن پرۆژە نی ئەوەوە خاوەن پرۆژەیە عەقڵی خاوەندارەتی هەیە عەقڵی ئەوەیە نەبێتە کارمەند بەڵکو خۆی خاوەن کارمەند لە لای هەندێک ڕۆژنامەنووس ئەمە هەیە بۆ دەتوانێت بێتە خاوەن میدیایەکی لەم جۆرە هەروەها خاڵێکی زۆر باش هەیە کە کۆڵابڕیشن تەعاون لە نێوانی ڕۆژنامەنووسەکانە تەسەوورکەن لە ستۆدیۆی حزبی فڵان ڤیدیۆ مۆنتاژ کراوە لە دژی کارکتەرێکی سەرەکی ئەو شوێنە چۆن ڕۆژنامەنووسەکان عیلاقەیەکیان بۆ خۆیان هەیە ڕاستە جاران هەرێکە و سەربەڕەنگیەک بوون بەس ئێستا برادەریەکەن چاڵەیەکەوە خۆن یارمەتی ئەدەن دێتەوە بۆ ماڵە بۆی مۆنتاژەکە یان هەر جێزا زۆر بوون لە ستۆدیۆکەی ئەو بۆی مۆنتاژەکە واتە ئێستا تەعاونێکی لەناو ڕۆژنامەنووسەکانە هەندێک جارێکە بۆ مۆبایلیش نەکرێت بەمە ئەکرێت یان کەسێکی تەکنیکارێک دێ مۆنتاژ ئێمەت بۆکە کەسێک هەیە دێ سەوتەکە ئەخاتە سەری کەسێکی هەیە بۆت ئەنووسێت ئەگەر ملاحەزە بکەن سەوتی بێژەر هەیە لەم جۆرە ڤیدیۆیانە بە ئیتیجاهی جیاوازە بەشدار بووە وەکو دەم ئەگەر دڵنیام جەناتان ئەگەدار لێمانە خەڵکێکەیە ئیشەکەی بە سەوت خەڵکێکەیە سیناریۆ خەڵکێکەیە عیلاقە و پارە ئیشت بۆ هێنێتەوە خەڵکێکەیە خۆی پاکێجێکی کارە لەوەی بۆکە واتە کۆڵابڕیشن لە نێوانی ڕۆژنامەنووسەکانە هەیە توانێت ئیش بۆ یەککەن زۆر ئاسانە زۆر طەبیعیە تەسەوورکەن لە هەولێر لەکوێتەوێ لە نێوانێکە تەعاونیان هەیە زەمینێکی باشە کە تەشدید نییە بۆی ئەتوانەوە بکەن خاڵێکی ترمانەیە کە ئەو بەرهەمەی کە بەرهەمیان هێناوە بەرهەمێکە سەر بەمڕۆیە ئەگەر ملاحەزە بکەن ڤیدیۆکان تێکستەکان بۆ چاوی مۆبایل بۆ شاشەی مۆبایل دروستکراوە زۆربەی ڤیدیۆکان تێکستی لەگەڵایە کورتە پوختە سەوتێکی جیاوازە نەمەڵێکی تایبەتە بەرهەمهێنراوە مەبەستمان ناوی ئەم چەناڵانە نایەن ڕۆژانەی بینن ڤیدیۆی کورت بەرهەمهێنن
دوو خەڵکەکە تااقەتی تەلەڤیزیۆنی نەما واتە نەمەتی تەماشاکردنی میدیایی گۆڕاوە بۆتە مۆبایل ئەمیش بۆ مۆبایل بەیانێنێ واتە دوو خەڵکەکە هەمووی سۆشیال میدیا بەکارێنێ سۆشیال میدیا پۆپولەر زۆر بەکارێنێ لە ڕێگەی ئەمەوە پەیامەکە گاتە زۆرینەی خەڵکی وە ڤیدیۆکە گاتە ئەو کەسانی کە هەیە وە سیاسیەکان بۆیە پارە ئەدەن بەو کەسەی ڤیدیۆی واکوتی بۆ دروستکا و چونکە گاتە خەڵکی مەبەست خەڵکەکە ئێستا لە ڕێگەی مۆبایل بەدەنێن ئەمە ئەو مەرجانە بوو کە سەحافی ئەمانە هەبوو بۆیە توانیان بنە خەڵکی میدیا وە کاری گەمانەیە پەیوەندی بە پارتە حیزبەوەیە زروفی سیاسی چۆنە ئەگەر لە کوردستانە باڵباڵێن نەبێت ئەم جۆرە بزنس و بازاڕی ڕۆژنامەنووسە گەرم نابێت چونکە ئەگەر دوو حزبی تۆکمە سێ حزبی تۆکمە ڕوبەڕووی یەک هەبن لە ڕێگەی میدیا فەرمیەکەوە خنەرەیەکە بن و ئاراستەیەکە چونکە لەبەرەوەی باڵباڵێنەیە ئیش زۆرترە ئیشێکم دەسەکەوێت لە دژی حزبی فڵان ئیشێکم دەسەکەوێت هەر لەو کەسە بوو برادەرەکەی خۆشی واتە بازاڕەکە گەرمتر بووە چونکە شەڕەکە فراوانتر بووە شەڕەکە دوو حزبی و سێ حزبی لەناو حزبەکە خۆشیارە ئەمە زمینی گونجان بووە خاڵێکی تر کە پەیوەندی بە چیوەیە نەمەتی ئیعلامی حزبیەوەی کە کاکسران ئاماژەی پێکرد بە جەماوەریبوونی لاواز بووە کەم بووە و خەڵک حەزی لە دەنگی جیاواز و ئەوەیە ئەمەش زمینەی خۆکاندۆ ئەم میدیایە زۆر کارا بێت بابەتێکی تر هەیە زۆر لە بەداخەوە سیاسی بە ئاسانی ئەتوانێت $500 $600 $1000 دەفتەرێک دوو دەفتەر بداتە کەسێک لە وڵاتانی دنیا ئەمە ناکرێت ئەو وڵاتانی کەوا دیموکراسی بۆ خەڵکی پارەی لە جیفانە نییە لە بەنقای خەی دەسە کەسانی کارگۆران یاکسەر ئەزانی پارەیەک چوو بۆ کارگۆران لەلایەن حسابی ئەم کەسەوە دوایی شتێک دروست بوو ئەڵێن ها عەقدەکە لە نێوانی ئەوە بەس ئێستا نەک $100 حەزەکەی ملیۆنە دۆلارێک بۆ تحویلەکە گوێنەیەک لێنە بێگەمە کەسەکە واتە شەفافیەت و بنووک و ڕێقابە نییە کاش هەیە و لەم زەمینە تەمانە بەحسەکە ئاراستەمان کردووە بۆ ئەو وڵاتانی کە ڕێگری بکەن لەمە ئەڵێن با نظامی بەنکیە نظامی بەنکی هەبوو ئەو کاتە سیاسی ناتوانێت مامەڵە لەگەڵ سەحافیەکە بەڵ لەم ژیندا بڵێ توانێت چونکە زەمینەکە لەبارە کۆمەڵی هۆکارەیە پەیوەندی بە هەردوو لاوە هەیە ئەڵێ گوتمان سیاسی بووکە ئەم هۆکارانە چین ئەو هۆکارانەی کە تەحەکومەکەن بەڵیا سروشتی سۆشیال میدیا جەماوەریە و خەڵکی لە ڕێگەی مۆبایل و استیقبال لێمانەکە و لە هەمان کاتە تەکلیفەی بەرهەمهێنانی بەرنامەیەک زۆر ئاسان یعنی وەک وتم ڕۆژنامەنووسێک دەست پێ ئەکات بە بەلاش ئەتوانێت ئەم کارە ئەمە پرسیارەکەمان ئەلێرەیە بە زۆر بە کورتی تەنها یەک دەقە ڕۆژنامەوان بە دوای چی ئاگەڕێت لە هەموو دنیایە بە دوای چی ئاگەڕێت ڕاستە لە ڕووی میانی و ئیشەکەکە ئۆکەی بەس ئەوەی کە بۆ خۆی گەڕێتەوە چییە جگە لە لایەنە معنەوێتەکە دەستکەوتی مادیە بۆیە نابێتە کارمەند چونکە هەسەکەەوە باشتر دەسەکەوێت ڕۆترە بە کورتیەکەی ڕۆژنامەوان پارەیەوێت مە حەقیقەتە لە بۆ دنیایە هەی سیاسی چیەوێت لە ڕۆژنامەوان سیاسی ئەوێت پڕۆپاگەندەی بۆ بکە یعنی تەسویقی بۆ بکە تەرویجی بۆ بکە بڵێ حیزبەکەی تۆ باشە وەزیرەکەی تۆ باشە تۆ وایتا و تۆ وایتا پیا هەڵدا پیا هەڵدا زایدەن چی تێ هەڵدا یعنی پیان هەڵدا ئەوەش حەز لێ نەبێت لەوەش بۆ بکە چونکە لەوەشدا پێش هەموو دەیوە کۆتا من دەرەکەون بە سەرنی بە باش و هەروەها ئەمەیە ئەم پارەی ئێوێ ئەو پیا هەڵدان و تێ هەڵدانی ئێوێ ئەوەس عەفوا تێ هەڵدان مانای فیزیکیەکە نە وەکو لێدانی ڕەخنەی ئەی ڕۆژنامەوان واتە ڕۆژنامەوان خزمەتگوزاریەکانی بریتین لە پڕۆپاگەندە و لێدان ئۆکەی وە پیا هەڵدان سیاسی چی هەیە بۆ پارە و ئیمتیازات دەتوانێت بدا بەو کەسە ئایا وتمان بەحسەکەم ئەوە بوو علاقەی نێوانی سەحافی و سیاسی لەم سەردەمی میدیا دەستپێشخەریەیە چۆنە ئایا بەڕێیەوە چۆن بێت چۆن بەردەوامە بێت کێشەکە لەوەیە پارە لە لای سیاسی دەسەکەوێت لە مەلومەرجا سەحافیش خزمەتگوزاریەکانی بەس سیاسی لێکڕێت بۆیە علاقەکە علاقەیەکە من لانێ نییە کە بەحسەکە عنوانەکەمان وادانەوە لە کۆتاییە هەر بەرژوەندی چونکە کاڵەکانی ئەم ئەو بەهای پێدا ئەویش کڕیاری کاڵەکانیە و ئەم علاقەیە بەردەوامە بەداخەوە